لە دوای 2014ەوە گرفتەکانی بەڵێندەران لەگەڵ حکومەت دەستی پێکرد بەتایبەت دوای ئەوەی حکومەتی هەرێم بە پاساوی قەیرانی دارایی قەرزەکانی بەڵێندەران و وەبەرهێنەرانی لە بانکەکان بلۆک کرد و دەستی بەسەرداگرتووە. لەلایەکی دیکەوە بارمتەی یاسایی و پارەی دڵنیایی و باج و فۆرمی وەرزی لە بەرامبەر پێشاندانی ئەستۆپاکی و دواکەوتنی سولفەکان وای کردووە زۆرێک لە بەڵێندەران دەستبەرداری کارەکانیان بن. بەشێک لە بەڵێندەران دەڵێن ئامانجی حکومەت لەم بارگرانی بۆیان دروست دەکات ئیفلاس پێکردنیانە. ڕۆژ بە ڕۆژ بارمان قورسەکان و ڕێنمایی لەسەر ڕێنمایی هیچی لە ساڵحی ئێمەش نییە لە کاتێکە هەمووی بێئیشە جگە لەوەی خەڵکان یعنی ئەوەی کە باسەکرێت لە هەرسێ پارێزگاکەیان نزیکەی 1000 کۆمپانیا مایە پوچ بووە. یعنی کۆمپانیایەک 8 ساڵە 7 ساڵە بە 500 ملیار بە 400 ملیار لای حکومەت هیچ حسابێکی بۆ ناکە. حتا جاری وایە تۆ پێویستیت بە هەر لە حکومەتەوە بۆ حکومەت لە دایرێک بۆ دایرێتر پێویستیت بۆ نمونە 10 ملیۆنە ئەبێ نەقد دابنێ چەکەکەت لێ قبول ناکە چەکی خۆشێتی یاساییە بە حساب لێت قبول ناکە. یعنی ڕێنمایەکان لەوەی مەسەرەن تۆ کۆمەڵی مڵکت کردوتە ختاب زەمان ئەم ختاب زەمانە تۆ هەچ کاتێ ئێمە کات خۆی ئەمانویست پوچەڵێکین پوچەڵمان بکردات و پوچەڵمانە کردەوە ئێستا 2.5 لێ ئەسەنن. یعنی هەر پارێکی زیادە هیچ لەستا 2.5 ئەو ختاب زەمانەی ئەو مڵکێک خەوانوتە لێت ئەسەنێ. یعنی جێ هیچ ناگرێ لەبەرەوە حکومەت بەڕاستی لە جیاتیەوەی کار ئاسانی مامە بکە بارمان سوکپای. ینی تۆ خەڵکێک 500 ملیۆن دیناری لایەتی 7 ساڵە لە جیاتی ئەوەی کە تەعویزی بۆ بکە کەچی ڕۆژ بە ڕۆژ ڕێنمایی خراپ دەرەچێ شت بەسەرمانە فەرزەکەن 3 مانگ جارێ بڕۆ ئیستیمارە پڕکەرەوە هیچ ئیشمانیش نییە. ئیتر نازانم ینی گرفتەکان زۆرن بەڕاستی دەبێ چاوی پیا بخشێندرێتەوە تۆزێ باری مەقاول سوک بکەن. ئەبێ حکومەت ڕێنمایی دەکات کاراسانی بۆ مقاولگا پشگیری مقاول کات بۆی ئیش کات بۆی بتوانێت سەرمایەکەی خۆشی بگە. ئێستا سەرمایەکەی خۆشی نەماوە پارەکەشی نایەتێ خەڵک پارەی لای حکومەتێ داوای زەریبەی لیەکە تۆ پارەکەم لای تۆیە لەکوێوە بێنێ هەزاران کۆمپانیا پارەی لای حکومەتە و پارەکەشی نایەتەوە داوای زەریبەشی لیەکە. ئەنوا ڕێنمایی دەرچووە هەر هەمووی بارگرانیە بۆ کۆمپانیا. بەپێی ئامارێک لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 1000 بەڵێندەر لە سنووری پارێزگای سلێمانی مایە پوچ بوون و لە شارەکانی دیکەش ڕێژەی مایە پوچبوونی بەڵێندەران لە هەڵکشاندایە. ئەوان دەڵێن بەڵێندەر هەیە زیاد لە 400 ملیۆن دیناری لای حکومەتە و بە پاساوی هەبوونی قەیرانی دارایی پێیان نادرێتەوە لە کاتێکدا حکومەت بەردەوامە لە سەپاندنی ڕێنمایی نوێ و زیادکردنی باج لە سەریان. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەران دەڵێت چەند مانگێک بەر لە ئێستا نووسراویان ئاڕاستەی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کردووە و لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش کۆبوونەتەوە کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکەن کارەکانیان هەڵەبەسێرن. دوێنێ لەگەڵ لیژنەی پەرلەمانیا کۆبووینەوە لەسەر ئەسەری یادداشتێکە دامان بە پەرلەمانی نووسینگەی سلێمانی کە دڵگرانی خۆمانمان پێگەیانن وعدیاندا کە ئیشی جدی لەسەر بکەن. ئەو ڕێخستنەی دوێنێ پەرلەمانیان ڕێخست لە 5 فایلی سەرەکی لە ڕێگەی باڵاوە هەموو لقەکان تەقدیممان کردو بۆ کێشەکان بە شێوەیەکی گشتی و لقی سلێمانی کە ئێمە بووین فایلێکی تایبەتمان بە ناوچە جیهازیەکان تەقدیم کرد لەبەرەوە زۆرترین زەرەر و زەخت لە ئەو بوجە کەوتۆ کە پێڵێن بوجەی پترۆ دۆلار. جەماعەتی لیژنەی دارایی پەرلەمان وعدیان ناکە بە دوواداچوونی جدی بکەن و لە نەتیجە ئاگادارمان بکەن و بەبێ نەتیجە واز نێنن لە کەیسەکە. ئێمە ئەم جارە تەسەورم وایە ئەمەلێکمان هەبێت چونکە ئەو سەبەبانەی کە وای کرد ئێمە ئەم زەرەرە زۆرە بکەین هەموو سەبەبەکان گەڕاوەتەوە شوێنی خۆی و هیچ کێشە و ئاستەنگە نەماوەتەوە بۆەوەی بتوانی پارە و حقوقی چەند ساڵی بەڵێندەر بدەیت و ئێمە داوای سەرەکیشمان ئەوە بوو کە تا قەرزەکۆنەکان تەسفیە نەکەن پرۆژەی تازە دروست نەکەن لەبەرەوە ناکرێتەوە ژمارەیە پرۆژەی زۆر هەبێ پێویستی بە تەواوکردن هەبێت و بڕۆی لە
سفرەوە پرۆژەیەکی تری ئالان بکەیت و خەریکی بی ئەسڵ ئەوەیە کە پرۆژە نیوەچڵەکان تەواو بکرێ و قەرزی کۆنی بەڵێندەران بدرێتەوە و ئەو هەموو ئیداریاتە کە قورس کراوە لەسەر بەڵێندەر حەلی بۆ بدۆزرێتەوە ئەو هەموو تازەکردنەوەی ئەوراق و ڕسوماتە کە لەسەر ئێمە زیادوار لە خیتاب زەمان هەتاوەکو ڕهنی بانقی بۆ ئەملاکەکانمان ئەمانە هەمووی کێشەیەکی زۆرن بە 5 فایل و بە 5 سەکتەر بە وردی دامان ڕشتووە لە ناو هەموو داواکاریەکانی شەر ڕێگە چارەکانمان نووسیوە کە چی منطق و حەق و قانونە. بەپێی ئامارە نافەرمیەکان حکومەتی هەرێم نزیکەی 600 ملیۆن دۆلاری بەڵێندەران قەرزارە و هیچ وادەیەکیش دیاری نەکراوە بۆ گەڕانەوەی ئەو پارانە. بەڵێندەران پێیان باشە حکومەت پارەی پرۆژە کۆنەکان بگەڕێنێتەوە اینجا پرۆژەی نوێ کاری لەسەر بکرێت بە پێچەوانەوە ئەو بارگرانیانەی دروستکراوە بەردەوامی هەبێت زۆربەی هەرە زۆری و بەرهێن و بەڵێندەرەکان بە ناچاری دەستبەرداری کارەکانیان دەبن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.